ئێمە لە ڕێگا بووین بۆ بە دوواداچوون لەسەر ڕووداوەکەی دوێنێ ئێوارەی ڕێگای نێوان هەولێر دێگەڵا، بەڵام تووشی ئەم ڕووداوی هاتوچۆ بووین کە بەداخەوە شۆفێرەکەی بریندار بووە. ئەم ڕێگا لە شۆفێران بووە بە ڕێگای مەرگ. ئەمە ڕێگای کۆیە هەولێرە. تەنها لە ماوەی 3 مانگدا 33 ڕووداوی هاتوچۆ لەم ڕێگایە ڕوویداوە کە بەهۆیەوە 7 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. 165 ڕووداوەکان لە ڕێگەی نێوان کۆیە هەولێر بە ڕێگای دێگەڵەیە. لە هەمان کاتیشدا ڕێگای کۆیە هەولێر بە خەتی سماقوڵیە. زۆربەی ڕووداوەکان ئەوەیە کە ڕێگاکانی دەرەوەی شاری کۆیە یەگاڕاستەنە، واتە نەکراید بە دووسایت وەکو زۆربەی شارەکانی دیکە. لە هەمان کاتیشدا یەک لە کردارەکانی شۆفێر کە بە هەڵە ئەنجامی دەدا کردداری پێشکەوتنی هەڵەیە، واتە زۆربەی لە جۆری ڕووداوەکان جۆری پێکدادانە پێشکەوتنی هەڵێ لەیان شۆفێرانەوە. شۆفێران نیگەرانن لە خراپی ڕێگاکە و دەڵێن پێویستە ئەم ڕێگایە فراوانتر بکرێت بۆ ئەوەی چیتە ڕووداوی دڵتەزێنی لێڕوو نەدات. بەڕاستی ڕێگایەکە ڕێگای مەرگە. ڕۆژانە 24 سعات ترێلا چەندی ترێلێ هێوانی لە ئێرانی ڕادێتن تەنها بەو جادەی دادێتن. ڕۆژانە عادسی لێ ڕوودا، ڕۆژانە نییە، دوێنێکە 5 نەفەر لەو جادەی ژیانیان لەدەستدا. گولی ڕۆژێ 300 دەبی لە بە ترێلارێ دوێنێ پێرە هەر کارەساز بۆ قۆران 3 لە بە ترێلا هاتی مەلۆ شۆڵدەری ترێلا ئەو هەبرانبەری لە جەسری دێگەری سەرەکە چەند تەسکە خوددازان عەلێ دو ترێلە بەرامبەرێکیان هەر سێکمان لە سەعود سرەی بەعرار قوتار بوویمە خۆ ناگەڕێنەوە ترێلانە. لە ساڵی 2011 بڕیاری دووسایتکردنی ڕێگای کۆیە هەولێر دراوە، بەڵام قەیرانی دارایی ئەم پرۆژەی ڕاگرتووە. ئەمە ڕێگای هەولێر کۆیە. ڕۆژانە زۆرترین هاتوچۆ و قەرەباڵغی لەسەر ئەم ڕێگایە هەیە کە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی و کەرکووک بەیەکەوە دەبەستێتەوە. زۆرترین ئۆتۆمبیلی بارهەڵگر لەم ڕێگایەوە هاتوچۆ دەکات. شەوی ڕابردوو بە دیاریکراوی لەو شوێنەی کە منی لێم ڕووداوێکی هاتوچۆ لە نێوان ئۆتۆمبیلێکی بارهەڵگر و قەمەرەیەک ڕوویدا کە بەداخەوە 5 گەنجکار 5 یاریزان بوون. لێرە بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستدا. شۆفێران داوا دەکەن حکوومەتی هێرم ڕێگاکەیان بۆ فراوان بکات، یاخود ئەم دووسایدەی کە ماوەی 11 ساڵە بڕیاری لێدراوە تەواو بکرێت بۆ ئەوەی ڕووداوی هاتوچۆی هاوشێوەی شەوی ڕابردوو لەم ڕێگا دووبارە نەبێتەوە. توانە عومەر، کورسات نیوز، ڕێگای هەولێر کۆیە.